جا بڕاستی چ دەنگ و هەستێکی خۆش هەیە دوێ سترانێدا هونەرمەند شادی غولامی نەها لە ستودیۆ لەگەڵ منە لێ دەرەیە ئامادەیە مێ بەحسابی بەرهەمێن و لەگەڵ وێ بکەن شادی خان گەلێکی بخێر شەو باش تو بخێر هاتی سەرسەرا و سەرچاوات و هاتی جایا خۆش لەوێ دەرێ چییە شادی خان توش ڕۆژهەڵاتی کوردستانی ئەژیش ڕۆژ ئاوامە هەردوو بریندار نام هەردوو سەر بلندن ئەمە ولەو بێژمانە بتایبەتی دوان دەمێن داویە دە شادی خان لە هەموو پایتەختێن وڵاتێن ئەوروپا و لە هەولێرێژی درشم یەک بوون دگوتن ڕۆژئاوا ڕۆژهەڵاتە کوردستانیەک وڵات لە ڕۆژاوا بەرخۆدانە و لە ڕۆژهەڵات سەر هەڵدانە تو گەلێکی بخێر هاتی ڕاستی گەلێکی کێف خۆش بووم لە سەروی بەرهەمێک کۆتە پەڵاو کردێ بەرهەمێکی گەلێکی تایبەتە زۆر سپاس پێشکەش بێ بە ئێوە و بە ئەو بەرخۆدانەوە و یەکگرتووی کوردستانە و منیش بە خۆشحاڵیە و ئیمشۆ لە لای ئێوەم و چە باشتر کە لە کاناڵێکی وەک ئێوە جوان و ڕەسەن ئەو بەرهەمە نیشتمانیانە بڵاو بێتەوە و منیش بە شانازیەوە لە خزمەتانە گەلێکی بخێر هاتی جات چ بوو ئەو هەست و هۆکاریانژی سەدەم و وسا کرد و بەرهەمێکی بڤی ئاوایی نها دەرخینە وەڵا بەرهەمی نیشتمانی ینی زۆرم هەر بۆ خۆشەویستی کوردستان و تۆ بەڵام لەو بەرهەمەدا ینی لە مێژووی کووردا حتا ئێستا ینی لە قەڕنێک زیاتر تێپەڕنین کە ئێمە هەر بەرخۆدانەکەین داوای ماف و زێد و خاکی خۆمانەکەین و هەرچێ نابێ بەس ئەم جارە ئەو خۆپشاندانە و ئەو سەرهەڵدان و بەرخۆردانی کوردستانە زۆر زۆر جیاوازە لە هەموو کاتێکتر و بەڕای من ئەمە شەڕی سەرکەفتنە نەشەڕی مان و نەمان دڵنیام کە کوردستان هەردەبێ بە یەک و دینەوە سەرخۆمان بەس من باسی ئەوەم کردووە کە تێکستەکەی مامۆستا کەمال ڕێناس و تویەتی زۆر زۆر گونجاوە بۆ ئەم سەردەما لەبەرکو دەڵێ دەچەوسێمەوە لە ناوم دەبن تەنها کوردبوونمە تاوانەکەم یعنی بەڕاستی وایە هەموو ئەو شتانە کە لە مێژووە بەسەری کووردا سەلماوە و هاتووە ئەو هەموو شەهید و داگیرکەری و هێرشە بەس لەبەرەوەی کە کوردین و بۆ ئەوە منیش هەستی وام کرد کە ئێستا دەبێتتر تاوانەکانمان تەواو بوو بێ ینی ئەگە بە سەرێش ببێ سەرەی کوردستانەوە تاوانی خۆمانمانداوە و ئیشەڵڵا کە سەرەکەوی ئینشاءڵڵا ئیجا ینی تو دبینیش بەر vê çewsandina konhal Rojavayê Kurdistanê heye ev berhemê te tabîrê dike li ser tiştê konhal wê derê heye? Yani hetmen waya لەبەرەوە ئێستا ئەبێ بەرنامەکان و بەرهەمەکان تۆزێ بزوتنەوە بێ نەک بێ هیوایی بێ و هەر هونەرمەندێ وەکو توانای خۆی بە ئەرکی خۆی شتێک بەدیبێنەوە دەنگێک چونکە دەڵێن ئەگەر چەک نەبین بۆ ڕۆژاوا و بۆ کوردستان دەنگە بین بە دەنگی خۆمان بە سرودەکانی خۆمان تۆزێ هێز و هیوا و ڕووناکی بخەینە بەرپای شەروانان جا پێت وایە شادی خان ینی لەم سەردەمە ینی تایبەتی دوێ سەردەمەیدا تو دبینی کو هۆنەر بکار بە بە ڕۆلی ڕابە ینی دەنگی خەلکێ بگینە ورە و مۆراڵی خەلکێژی بلند بکە ئەی بزەبت وایە ینی هونەر لە هەموو ژیانی کووردا لەگەڵ ژیانە تێکەڵاوە چە خۆشی چە ناخۆشی چە بەرخۆدان بێ چا هەموو کارەساتەکانی ژیانی کورد لەگەڵ هونەرە و لەگەڵ کولتورە تێکەڵاوە و حتمەن کاریگەری ئەبێ و هونەرمەندیش من نابێژم من هونەرمەندم نا وەکو کەسێکی کە کاری هونەری ئەەکەم هێشتاوازعاخەت دەبێژی زۆر سپاس چونکە هونەرمەند زۆر ئەرکێکی قورسە و ئەبێ شایانی ئەو شتە بێ هیوادارم کە من شایانی ئەو ڕێز و حرمەتە لە کۆمەلگا بوو بێتم تا ئێستا بەس ئەگەر هونەرمەندیش لە کاتی خۆیە هەڵوێستی نەبێ دەنگی نەبێ ینی نابێ چونکە هونەرمەند لە جێگەی خۆیە ڕۆڵی هەیە کاریگەری هەیە تاسیری هەیە و ڕۆڵەکانی تری کۆمەلگا شەروە خەڵکی ئەتیادی ژەروایانی هەموو کەسێک بە ڕۆڵی خۆی ینی کاریگەری هەیە لەسەر ئەو سەردەمە چونکە کۆمەلگایە هونەرمەند گەورە ئەکا نابێت لە کاتی ناخۆشیەکە و لە کاتی نەکە بڵێ من تەواو من بەس
گۆرانی بۆ شایی ئەخۆین و ناگۆرانی لە هەموو کاتێکەڵ ژیانی کوردەواری هەرتم پەیاما خۆ هەنە هونەرمەند بڕێکا کارێ خۆیە هونەری مانە ئیجاڤێ جارێ پەیامەتەیە سەرەکی چ بوو کۆبڕێکا وی بەرهەمی دەتخۆست بگهینە خەڵکێ کوردستانی وەکو پەیام بڵێن ینی من وەکو ژنێک چۆنکە خۆم خەڵکی ڕۆژهەڵاتم و خەڵکی شاری سنەم و خۆتان نزانن لە چەند ساڵی ڕابردووە تووشی زۆر کارەساتایەکی ناخۆش بووینە و ئێستا کە ڕۆژهەڵات لەم لاوەیە یەکەم ڕۆژکە لە خۆپشاندانەکەی هەولێر ئێمە بەشداریمان کرد یعنی کو ئەو یەکگرتووی خەڵکمە بینی کە چۆن ئاوا یەکدەنگ و یەکسۆز و مەبەستەکەیش ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا بوو خۆشی بەشدار بووی بەڵێ و ینی هەڵوێستەکان هەموو یەک بوو ئامانجەکە هەموو یەک بوو و منیش وتم دەبێ هەر کارێک بکرێت ینی دەبێ ئەگەر خواشتێکی بە من داوە وەکو گۆرانی بتوانم گۆرانی بڵێم ئەبێ حتمما شتێک لەسەر ئەم کارەساتەوە ئەم سەردەمەی کوردستان بڵێن کە دوایی ڕۆژێک دێ کە کوردستان ڕزگار بێ منیش وەکو ئەندامێکی بچووک لە دنیای هۆنەرە بەشی خۆم بەدیهێنابێ ینی ئەرکەکەی خۆم بەدیهێنابێ دەست خۆش بۆ تایجارێ دەمێ دەژبلی وێ سرود یانژی ئەڤ سترانە کوتە تۆمار کردە ت سرودێک یان سترانێک کە هەبوو کە هەرتم لەسەر زمانێت دەبوو دەدگوت و تعبیر گوزارشتێ بکە لەسەر وێ ڕەوشە کۆنها هەیی وەڵا من یەکەم چت ینی ڕۆژی ئەوەڵ کە کارەسات دەستی پێ کرد و ئەو بینیم بەعکسەوە بەعکسی کاتەکانی تر یەکگرتوویمان زۆر بوو کە یەکەم گۆرانی کە بە مێشکی من هاتووە لەسەر قەڵای هەولێر خوێندم و زۆریش گەڕا لە نێو خەڵکە گۆرانی مامۆستا ناسر ڕزازی بوو کە ئەموت ئەوە یعنی بۆچی من تەمەنم ئێستا کەمە ناگابەوە بەڵام چاوم بە دنیا باس کردووە و ینی گەورە بووم و من عەقڵی من کامل بووە هەر کارەسات بووە کوردەوە لە قەڵا ئەوەم خوێندوتم تاو ڕۆژەی چوارێسکەکەم ئەخرێنە ناو چاو تاو ڕۆژەی چوارێسکەکەم ئەخرێنە ناو چاو بۆ کوردستان دەسووتێم و دەبم بەز و خەیاڵ بۆ کوردستان دەسووتێم و دەبم بەز و خەڵ زۆر سپاس تا دڵۆپێک خوێن لە دەماری ئێمە بجوڵێت هەر بۆ کوردستان هەنگاو ئەنین و هەر لەسەر ڕێ و ڕێبازی خۆمان بەردەوامەنین باوەرکە هەموو لاشێ من ئەو بوو یانی دەماتە سترانگۆت دەستێ تەساغ بێ دەنگێکی گەلێکی خۆشتە هەیە و هەستێکی کوردەواری و نیشتیمان پەروەری یەک گەلێکی زێدەژیتە هەیە دەست خۆش تشتێکی دنجیشتە بخوازم وەکە ژنەکەی ژنێک ji ڕۆژهەڵاتی کوردستانê ژنەکە هونەرمەند دەنگ خۆش نیشتیمان پەروەر ئەگەر بێژم پەیاماتە بۆ خەباتە ژنان لە ڕۆژاوای کوردستانê niha ئەف بەرخۆدانا کۆ dikin bi stranekê tu bêjî tê çi bibêjî peyamate çi ye bo wan من حەزەکەم لێرە و هەرە و سرودە پێشکەش بکەم کەرەم بکە ینی ڕاستەوە لە ئستدیۆیا بە موزیکە بەس تەنها پەیامی من بۆ سرودە ئەتوانێ کە سڵاوی من دەنگی من و هەڵوێستی من بۆ شەڕوانان بێ و هیوادارم ڕۆژێک بێت کە سرودی سەرکەفتن و ئاڵاکەمان بە گەشاوەتر بجوڵێنین و ئێمەش لە خۆشی کوردستانە بتوانین سرود بۆ شەڕوانان بڵێن انشاءالله زۆر سپاس کەرەم بکە کوردستانەکەم بێشەولانەکەم سۆمای چاوانم دڵ و گیانەکەم کوردستانەکەم بێشەولانەکەم سۆمای چاوانم دڵ و گیانەکەم دەچەوسێمەوە لە ناوم دەبان تەنها کوردبوونمە من تاوانەکەم دەچەوسێمەوە
لناوم دبان تنها كرد بون ما من تاوانكم خاكي بيروزت جوهر للام بتو سربرزم توي همو دنيام خاكي بيروزت جوهر للام بتو سربرزم توي همو دنيام اگر یک دست بین گر یک تو بین با مجرگین من دنیام اگر یک دست بین گر یک تو بین با مجرگین من دنیام ئەمنش دڵنیام دەست خۆش ڕاستیژێ ئەگەر کورد یەکگرتی بن یەک دەست بن تێبگەهێن ئەڕمانجاخوا دەستێتە ساڵی گەلێکی سپاس گەلێکی کێخۆش بووم زۆر سپاس بەریک و خاترشتە بخوازم کورمانجیژی تسترانان دەبێژی یان تەحەتەنها بەڵێ وەڵا نا کورمانجیژم کەرم کە شتێکی کورمانجیژیش بڕە بێژە شتێکی کورمانجی بۆ خەرکی ڕۆژاوای کوردستانی چاوی من لرما تنهات شب دیرش بودی ساستنمام هستی من بوی تارومار گلیل کا بهاری تنهات چاوی من لرما تنهات شبرش بودی ساستنمام هستی من بوی تارومار گلیل کا بهاری تنهات لیلی تبوی سترانک لیلی لیلی تبوی هلبستک لیلی لیلی دگری سر زمان من لیلی دەست خۆش هەر بژیت چڕەیەک بۆتە هەم بە کورمانجی هەم بە سۆرانی دەنگێتە گەلێک وەڵا ئەوە چونکە ئێمە گەلێک هاوڕێکی زێدە هەنە کورمانج هۆرام سۆران بادینی ینی ئاخافتنی منیش تووشی کێشە بووە دەست نزانم چاوە بە ئاخەفم سۆرانی قەلەت بۆ خەلکاسدەیە بەرکی باش من فێم نەکە لێ دەرکەت باش کورمانجی باش تێدەگەم بەس ئاخافتنەکەم تێکەڵ بووە هەمە باشە تو گەلێکی خێراتی گەلێکی کێف خۆش بووم ئەنجی کەیف خۆش بووم هیوادارم سەرکەوتنی کوردستان لێرە گەلێکی سپاس زۆر سپاس شەوی تۆ بەخێر مەمنون گەلێک سپاس شەو خۆش گەلێک سپاس بۆتە